بێگومان نەخۆشیە شەکرە بخۆناوێ شەکرە یعنی بەرزبوونا ڕێژە شەکرە لەشی ئینسانیدا و ڕۆژیژی و هەیوە ڕەمەزانیش وەکی ئەم زانین جورێت خواردنێ پتر ئەوێت تێنە ئامادەکردن پتر ئەو جورن ئەوێت کو شیرینیت یان کاربۆهیدرات تێدا و ئەوەژی نقطەکە مهمە نەخۆشیە شەکرێ هشیار بیت چونکی احتیمالە ئەوێ پرۆژی تایبەتی وێت چەند ساعتای پرۆژیە احتیمالەتیشی برسی بینەکە زۆر بیت و بخۆ نەخۆشیە شەکرێژی بخۆ یعنی حەزەوە بۆ جورێت پتر جورێت خواردنێت شەکر تێت یێت کاربۆهیدرات تێدا فەدوێت گەلێکت هشیار بن ئەدمینی سەر جۆرێت نەخۆشیە بەس بشێوەیەکی گشتی وێت یعنی هەندی پێشێ بیت خواردنێت کاربۆهیدرات و شەکر تێدا تایبەتی ئەوێت وەکیت بێژن شەربەتێت سیناعی و ببسی و ئەوێت جوورەهایت شەربەتێت شیرینیا و جۆرێت خواردنێدی یەت شیرین هەندی بشێت خۆ لێ دیر پێخیت باشە احتیمامێ پتر گرنگیە پتر خواردنێت دی بدات خواردنێت بێژین فایبەر و خواردنێت ئەلیافا و خواردنێت سروشتی گوشتێ مریشکێ مشکیلە نینە پرۆتیناتە مشکیلە نینە هەتا حەدێکی گوشتێ سۆر پیچێکێ مشکیلە نینە بەس یعنی زۆر نەبیتن فێقی جۆرێت فێق بەسیێت زێدە شیرین نابێژین سێڤەکە کەسک بیت موزەکە کچکوک بیت مەسەرەن هەنارەکە تەڕژ بیت یان پتر گرنگیە وات شتا بدەن و خەضڕەواتی شینکاتی کەرەفسێ خەسێ گەلێک جۆرێت خواردنێت هەی و هەم یعنی هەم فایدە خۆی هەی بوو هەم بوو نەخۆشیێت دیژی گشتیژی نەبەس بۆ نەخۆشیێت ئەوێت شەکر هەی ئەو تایبەتی ئەو خواردنێت زێد هەر خواردنێت هەر ڕێنمایی هەر ئەو ڕێنمایینە ئەوێت بەری ڕەمەزانێژی بەس شێوەیەکی یعنی گشتی وێت پتر گرنگی پێدەدان چونکە احتیمالە یعنی نەکاودا ڕێژە شەکرێ بلند ببیت و یعنی مضاعفات بۆ نەخۆش بێنێت یعنی پەیدا ببن